يا الرب خوشكي شد وبتم بخواز بيني جن بوتو لو خوشكم لو خمنيش انسان معاي كيف لو انسانه حي مني لا باجي زارا برد چی لو كره كردبو همو يانشين كردبو اي انا اخر كره كاي بعد زاري غلطي كردبو لجني خوي دا ابو اخي يكك بيا بيكون لجني خوي دا امش توان بي تحملنا كده لو يديم دا اتو زانتيا اتو بس او زارا بجيم بكا بابتينا دا خوازي بابا والله دردناش چنم لما باش تصدوي امر راوستايما باشا كاكا من بقصدكم بلام سي مرجم هيا امر دكي يكم مرجم ابي رو لخواب كيت بتصاون رو لخواي دكم تزبن ويجو تاعتي خوم دكم دو مرجيشم ابي بتي داوي لبدين لكركي باجي زارا بكي بتصاون سي هم مرجيشم تخو اوبرتي بيست لابرا بتصاون شربي اوي دري اتو بجي دكم هر سي مرزت امر بس او صاون بس راسي ببسنا خوازي وشي شي باشا دي ممنونم خوای جان ئەو عەشقەت چی لێ کردم چی بەسەری نام پێشان بچوو بامەزەیەکی خەرگ لێم دەترسا نەک لە خۆم لە سێبەریشم بەس ئێستا وام لە یاتێ خواخوامە کەس دەنگم پێ نەکا هەر لە پێناوە و عەشقەش هەموو مەرجەکانم جێبەجێ کرد ادي احمد ابراهيم توري انا تشورو كاكا قولونا يا جوري من دورة خمور كتودو تابع مشهورة دورقك كره باور تبي حاضر شم كده بس لبيرم سبدل اوش دورق شو أما غدر ها عاشق همش شكت بيدك لا بيناوي او عشقي همش تجدكم عاشق أزاين زور خوش إنسان كي يتدرو لمالوا ميشكي لمالوا داينا لسه تبلك ينجا خوي بيتدرو ورا جوري راك دايم شي ساعات تشكو زراف سندا خوازي ورا زۆر خۆشحاڵم کاک ئەحمەد تو سەری منەگەر لەو شووتێ نەخۆی أزاين شون والله چونکە شەکرە مە دکتۆری نابێت دەمی بۆ بەری ئەمتی خۆم بۆ ناگیری بیخۆ شووتی ئێستا وەکو شووتی جاران نەماوە کاک ئەحمە بەڵام من دوو پرسیارم لە جەنابتان هەیە فەرموو ئەڵێم ئەم عینەکە و بۆ لە ژوورەوە ناوە ئەزاین چۆن ئەم عینەکە هەر لە مناڵێ و ئولفەتم پێوە گرتووە دایگرمە ترسم خەڵک نەمانناسێتەوە وایە دوو هەمینیان بەڵێ ئەڵێم بەڕاست عەبۆ برای ئێوەیە اي الروق سيت شيكي او خوم قورم كردو منالي بتشوك معنا من الناس دارة دايكم مني خوشويست بەخوا ئەو عەبۆیە ئەمەنە نازدار بوو دایکم بەڕەحمەی بە کەشەفتەیە کرد و کاتە نەبوو بووین هەرێکی بە نانێکەوە سێ چوار شەفتەی عینێ تەواو ئەم عەبۆیە عینەن لوقمە قازی لە دەقەیەکە دەدانێکتە دەمێ بەبێنان دڵمان ناهەوە پێ بڵێن مەکە وایە عەبۆیاننا وایە بەڕاستی ئێوە عایلەیەکی تەبان هەر هەمووتان نادرن نەبابە نادریتی هەرێکی ناوێکمان هەیە دوایەوە نادر شەربەتە ئەوە ناڵێم یعنی ئەڵێم ئێوە عایلەیەکن بەختەوەرن جاجارە چی دیوە قوربانێ بم بەخوا وتیە ئەم عەبۆیە نییە لەم ڕۆژانە هەبوو بۆ دوکان وتی کاکە قەمیسەکەم گۆڕیوە ئەگەر پێتە گەڵایەکم بەرێ پارەم هەڵ نەگرت وتم کوڕم بۆ گەڵایەک ها ئەمە دەوەرە عەبۆ وایە یاننا عەبۆ وایە وەڵا کچمەمانە عایلەیەکی زۆر مهمن جا تۆ چیت دیوە خۆی ئەمە هەرم چوار پێنج خوشک هەیە نین بەخۆی ئەمە تایفەکەمان 2000 کەسە بەڵام وتم 2000 کەس بهێنن بۆ ئێرە مەگە بیان بێ بۆ مەلعەبەکە شەکرە لە مەلعەبە خوراوە ناوەڵڵا ناکرێ جا دەسوودڵی قایرن نەدیوە یەک دەسوودڵی پێوەیە لە دەرگا ئادرەیەکەمەوە سەیەکەم پیکابێکە پڕ لە فەردە برنج و لە ڕۆن و لە مریشک ئەمە کێ نادی قایر نادی وەڵڵاهی قایر وایەنە وایە كاكا نرين تيمو تعزيانا ناڕۆن جارێ زووە پەلەتان چییە؟ وەڵڵاهی ئیتر چی بکەین بەخوا تەعزیەکمان هەیە ئەوە ئامۆزای نەنکی ئەو کوڕی دراوسێمان مردووە جا عەبۆ لەوێ ئاوە گێڕێ وایە عەبۆیانە وایە عەبۆ ئاوە گێڕە بۆ لە عەبۆ بچکۆلەتر نییە ئاو بژێڕێ بەڵێ وەڵڵا هەمانە شەق لەو بەردەخەڵە سێ چوار وردی لی تایە بەڵام چییە ئەو مناڵە چوو زانێت هەز بە مەسئولیات ناکات بەسی نییە ئاوە ڕۆشت و قەڵپی کردە ناو کۆشی زەرامێکەوە چی بکەین ئای بەوە نییە پێی سەلامت بنیش جاگە ڕوخسەتمان بیتیە شووتەکەشی زۆر شیرین نییە وەڵی تشتی ئێستا هەمووی وایە یاخوا بەخێر عەبۆ گیان بەڕێیان کە ئەها هەتا گەورە پێش نەکەوێت چ قورەتە پچکۆ لێ پێشکەوێت بەخێر بێت سەر چاو وابستان بێ ماڵتان ئاوا بێ کاکە گوتم ئەگە هەبی وەرەقەکەم بدەێنەوەک مام باتە بازارێ مەطعەمەکە شتێکە قوربان دەبم ترسەکەم پێ نییە کورە حەد نەبێت چۆن وەرەقەیەکەین بەت بێعەقڵ دو ساعتەکە ژۆرەتی خۆت بە تاکەکەیەمەوە هاینە حەزەکەی ساچم هەمووی هەڵوەشێن نامێ تەواو کاکە خەیر بڕێن وڵی من سرم لە شتێ سوڕماوە
هەستەکەم خێزانێکی زۆر تەباین و بەڕێکی تازە دڵتاوەتەوە لە ژیانت. کورباوە پەڕی تازێکی تەڕەماسێکی تەڕەساسێکی لەبەر خاتی عبۆ نەبووە ئەسڵ من هەر ناهاتم دووری دۆستی خۆشە لەم دەقیش و مەرحەبای مەکە والله پێم هەموو دوورێکی بۆ کردت. وەختی مەکارە کاکە مەکارە. هاتیتەوە کوڕم بەرێ مام ئەمریکا هەستە کچم و قاپانە بەرە ئەو دیو. عەبۆ زۆرم پێخۆشە عایلەکەتان عایلەیەکی چاکە. شانازیتان پێەکەم. هەر لەو ڕۆژێ کە تۆم بینیەوە بە کەسێکی چاک لە تۆ گەشت و سپاس دەکەم مامە. هەر یەکەم جار تۆم بینی زانیم کەسێکی باشی پاڵەوانی منیش پێویستم بە یشێکی وەکو تۆی بیکەم بە کوڕی خۆم. ئەوەش لە گەورەی خۆتەماوە. من لەخوا بە زیابێ بزنس دەکەم ئیش و کارم زۆر زۆرە. جا حەزەکەم ئیشێکیان بەرە ڕووی تۆ بکەمەوە. ئەو شەرەفەچی گەورەیە لەو من مامە. ئەو ئیشەشکە کردی نیوەی بۆ تۆ نیوەی بۆ مامە. سپاس دەکەم مامە. ئەزانی ئیشەکەش چییە؟ مەجموعەیە داو دەرمانە بۆ مەکەیتە ئەم دیوەوە. هیچ قەیدەیە ئەوراقەکانم بدەی احتیادی لە داخل دەکەم. کوڕم ئەمانە ئەوراقی نییە بەزێکەی بەم دیوە. یعنی قاچاغە. ئەوراقی نییە بەس تۆ بۆ مەکەی بەم دیوە نیوەی بۆ تۆ نیوەی بۆ من. ئەو نەوعەیەوی سەریع لە عالەمێ لە قوڕە ڕادەکە. نەخۆ خەڵک نامرە. کوڕە کاکە کو نامرن کە هەستە پێوە. وز بە کچە تۆ قسەی نەکەی. ها یەک قسەشت پێ بدەم ئامن خەزوری وەشت و بە یەک فلسی سوتای ناوێ ئاتۆ کابرایەکی ئەو ماڵ و ملکەت هەموو بە حەرامی غڕکردیتەوە. ئامن ئامادە نیمە نییە لە بۆ پاروەنانەکی حەرام خیانەت لەگەڵ و نیشتیمانی خۆم بکەم تێگەشتی وەرزە دەماچەی بینە ها پیاوی ترسنۆک ناتانی بتەقێنی با قۆڵیشت نەچێنم بڕۆی